ئەرسەلان بەناو خاکێکی وشکدا دەڕوات کە چاوەڕێ بوو ئەم ساڵ بەرهەمی کشت و کاڵی لێەوە بەدەست بهێنێت. ئەو جوتیارێکی دانیشتووی شاری کەلارە و یەکێکە لەو سەدان جوتیاری کە زەرمەندن لە وشکە ساڵی ئەم ساڵ و بەهۆی کەمی بارانەوە ڕەنج بە خەسار بوون. جوتیار زەرری کرد، ئەم خاوەن ئاژەڵی زەرری کرد لەبەرەوە باران نەباری و خەڵەش هیچ نەبوو. جوتیارش زەرمەندێکی زۆر بۆ لێرانە، لەبەرەوە مەکینایشی بۆ کردووە، تۆوی کڕیوە، کیمیایی کڕیوە، دەرمانی کڕیوە. لێرانەشە جوتیار زەرع هیچ هاوکارێکی جوتیار ناکە. پێشتر لایەنە پەیوەندیدارەکانی گەرمیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە فەرمی وشکە ساڵیان ڕاگەیاند بەهۆی کەمی ڕێژەی بارانەوە کە کەمتر لە نیوەی ڕێژەی ساڵی ڕابردوو بووە. بەپێ هەردوو راپۆرتی بەروبەرایەتی کشتی کشتتوکاڵی گەرمیان و راپۆرتی مامۆستایەکی زانکۆ کە ئەم ساڵ وشکە ساڵی ڕوبەڕووی گەرمیان دەبێتەوە. بۆیە بەپێ ئەو داتانەش هەمانە تا ئێستاکێ لە کەلار نزیکەی 170 ملیم باران باریوە و لە کفریش 114 ملیم و نیو باران باریوە بەراورد لەگەڵ پارساڵ کە ڕێژەکە زۆر کەمە و پارساڵ تام کات 363 ملیم بووە. هەموو ئەوانەی بەکاری کشت و کاڵیەوە خەریکن لەم ناوچەیەدا بەڕادەیەکی زۆر پشت بە ئاوی بەنداوی دەربەندیخان دەبەستن، بەڵام بەنداوەکەش لەم ساڵدا بەهۆی کەمی ڕێژەی باران و گرتنەوەی چەند ڕووبارێک لەلایەن ئێرانەوە دەمەتر کەمتر لە ساڵی ڕابردوو ئاوی گل داوەتەوە. ئێمە ئێستا 1.2 ملیۆن متر سێجا ئاو لە بەنداوی دەربەندیخانە هەیە لە کاتێکا ساڵی پار ئەمڕۆ نزیکەی 10 متر ئاستی ئاو بەرزتر بوو و هەروەها نزیکەی 550 ملیۆن متر سێجا ئاوی زیاتر تیا بوو لە ئێستا. یعنی واتە ئێمە ئێستا بۆ شایەکی خەزنیمان هەیە نزیکەی بە حدودی 18 متر ئاستی ئاو کەمترە لە ساڵی پار، ینی بۆ پڕبوون نەک لە ساڵی پار، ینی بۆ پڕبوون، ینی بۆ شایەکی گەورەمان هەیە کە بەتاڵەوە ئاوی تیانی. لە ئێستادا پلان وایە ئاوی بەنداوی دەربەندیخان بەربدرێتەوە بۆ جوتیاران، بەڵام جوتیاران پێویستە زیادەڕۆیی لە بەکارهێنانی ئەودا نەکەن و ڕێگە بەو کشت و کاڵانە نەدرێت کە بڕێکی زۆر لە ئاوی پێویستە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار.